بۆ یادی شەریف باجوەر و هاوڕێکانی. ڕۆژی سێی مانگی خەرمانان شەشەمین ساڕۆژی گیانبەختکردنی ژینگە پارێزان شەریف باجوەر و هاوڕێکانیەتی. ئەو کەسانەی کە گیانیان بەخت کرد بۆ پاراستنی ژینگەی کوردستان و هێشتنەوەی جوانی سروشتی ناوچەکە. بۆ ڕێزگرتن لە یادی ئەو ئازیزانە لێرەدا کورتەبابەتێکتان پێشکەش دەکەین لەژێر ناوی شەریف باجوەر وەک شاهۆ ڕەگی لە ناو دڵی خەڵک و خاکەکەیدا داکوتاوە کە لە ئامادەکردنی بەڕێز ڕەزا مەنوچێهریە و تایبەت بە یادی ئەو خۆشەویستانە نووسراوە. شەریف باجوەر وەک شاهۆ ڕەگی لە ناو دڵی خەڵک و خاکەکەیدا داکوتاوە. شەریف باجوەر ئەندامی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان و ئومێد کۆنەپۆشی، ڕەحمەت حەکیمینیا و محەممەد پژوهی لە کاتی کوژانەوەی ئاگری دارستانەکانی دەوروبەری سەڵەسی و پێلە لە نزیک شاری مەریوان گیانیان بەخت کرد. شەریف وەک داربەڕوەکانی مەریوان و زاگرۆس ڕەگی لە ناو دڵی خەڵک و خاکی وڵاتەکەیدا داکوتاوە و پێشەنگی خۆشەویستی خاک و سروشت و مرۆڤی نیشتیمانەکەی بوو. شەریف چەندین جار ژیان و کار و بوونی خۆی خستە مەترسیەوە بۆ ئەوەی ئاگری دارستانەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بکوژێنێتەوە، بۆ ئەوەی چۆلەکە، باڵندە، سمۆرە، کیسەڵ، کەو، داربەڕوو، مازوار، قەزوان، هەرمێکێوی، چوالە و چەندین گوڵ و ڕووەکی تری شاخ و پێدەشتەکانی نیشتیمانەکەمان ڕزگار بکات. شەریف باجوەر چەندین جار لەلایەن هێزە ئەمنیەکانی ئێرانەوە دەستگیر کرا و هەوڵیاندا ڕێگری لە کارە مرۆیی و سروشتیەکانی بکەن. شەریف هاوکات لەگەڵ خۆشەویستی بۆ سروشت، خۆشەویستی بۆ مرۆڤەکان لە دڵدا بوو و کاری بۆ ڕزگارکردنی هەر مرۆڤێک، مانگرتوویەک، زیندانیەکی سیاسی و ئازادی خواز دەکرد و پەیامی مرۆڤانەی خۆی و شارەکەی دەگەیاندا سروشت و مرۆڤە ئازادی خوازەکان. لە هەر ڕووداوێکی سروشتیدا، لە هەر کارەسات و ئاگرکەوتنەوەیەکدا، لە هەر ڕووداوێکی دڵتەزێندا پێشەنگی مەریوان و خەڵکەکەی بوو. قۆلی لێ هەڵدەماڵی و دەستی بە کۆکردنەوەی هاوکاری بۆ مرۆڤە بێدەرەتانەکان دەکرد. لە کاتی بۆ مەلەرزەکەی کرماشاندا لە یەکەم کاروانەکان و لە یەکەم مرۆڤەکان و لە یەکەم دەستەی هاوکاریەکان بوو کە لە مەریوانەوە خۆی گەیاندە لای داڵاهۆی شەکەت. شەریف ڕەفتاری، هەڵسوکەوتی، دڵسۆزی، خەمخۆری، لێبوردەیی نمونەی مرۆڤێکی باڵا بوو. ئەوەی تەنها بۆ جارێک چاوی پێی کەوتبێت و بۆ جارێک لە کارێکدا لەگەڵی بوو بێت گەورەی شەریفی بۆ دەردەکەوت. کاتێک بۆ دوایین جار لە 12 ئایاری 2018 زاینیدا یەکترمان بینی، چاوەڕوانیەکی لە دوورەوە باوەشەکانی، ماچەکانی، بزەکانی، تیلەی نیگاکانی سەر تاپابورە و هەستی مرۆیی و دڵپاکی و خۆشەویستیان تیادا بوو. لێکدانەوەکانی بۆ ڕووداوەکان ورد و جێگای سەرنج بوون. باسمان لە ژینگەی کوردستان و کارە ژینگە پارێزیەکان و بەدەمەوە چوونی خەڵک، باسی دۆخی خەڵک و بێکاری و گۆڕانکاریەکانمان دەکرد. کاتێک بۆ دوایین جار لە 12 ئایاری 2018دا یەکترمان بینی، چاوەڕوانیەکەی لە دوورەوە باوەشەکانی، ماچەکانی، بزەکانی، تیلەی نیگاکانی سەر تاپاورە و هەستی مرۆیی و دڵپاکی و خۆشەویستیان تیادا بوو. لێکدانەوەکانی بۆ ڕووداوەکان ورد و جێگای سەرنج بوون. باسمان لە ژینگەی کوردستان و کارە ژینگە پارێزیەکان و بەدەمەوە چوونی خەڵک، باسی دۆخی خەڵک و بێکاری و گۆڕانکاریەکانمان کرد. کاتێک لەم پرسی لە دوای خۆپێشاندانەکانی ئەم دوایە واتە بەفرامبار و ڕێبەندانی ساڵی پاری ئەو کاتە دۆخی خەڵک و حکوومەت چۆن دەبینێت، وتی خەڵک ترسیان لە هێزە ئەمنیەتیەکان شکاوە، ئیتر خەڵک کۆنتڕۆڵ ناکرێت، خۆپێشاندانی گەورەتری ڕوو دەدات، بارودۆخەکەش خراپتر دەبێت. شەریف ئەوەندە جێگای متمانەی خەڵکی مەریوان و کوردستان بوو کە هەموو کەس ئامادە بوو سەر و ماڵی خۆی پێ بسپێرێت. شەریف خۆشەویستیەکی بە ئەندازەی زرێبار،
کۆساڵان شاهۆ قەلەبەرد و میراجی لەناو دڵ و خاک و خەڵکی کوردستاندا بەجێهێشتووە، بۆیە ئێستا شارێک و وڵاتێک و نیشتمانێک بۆی خرۆشاوە. ئەوەی ئەمڕۆ کوردستان لە دەستیدا تەنها مرۆڤێک نەبوو، بەڵکو کەسایەتیەک، پێشەنگێک و خۆنەویستێک بوو. گەرچی ئەم وڵاتە شێر و پێشەنگ و خۆنەویستی لێ نابڕێت، بەڵام لە دەستانی هەر پێشەنگێک و خۆنەویستێک ئازارێکی زۆر گەورە و قوڵە. یادی عزیز و خۆشەویستی ژینگە پارێزان شەریف باجوەر، ئەندامی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان و ئومێد کۆنەپۆشی، ڕەحمەت حەکیمینیا و محەممەد پژۆهی و سەرجەم یان بەختکردوانی پاراستنی ژینگە و ژیان بەرز و بەڕێزە. لە مشکلاتە یەکگرتوو بین، دەم یەکۆ بین، بە خەم یەکۆ بین، هیچ شتێنێک کە ئینسان بە حاڵی دەجێی نیگەرانی بێت. تۆ دووپەت و وە کابراوەتی پکنیکێک و ئەوانە دەشەو ئەو پازشەوەوە بۆتانەی باوکی باوک ئەجاوەکە بچە خاسەکە چەند ساڵ بوو؟ 4 هەنگیژین بن بۆ ئەوینداران دانکی ئەوین بن سەوزە ئەو کەسەی بۆ ئەوین ژیا سەوزە ئەو کەسەی بۆ ئەوین ژیا بە عەشقی ژیان لە داوێن چیا دارێکی چاند و گوڵێکی نییە ئاخ سەوزە ئەو کەسەی بۆ ئەوین ژیا بە عەشقی ژیان لە داوێن چیا دارێکی چاند و گوڵێکی نییە. حرەکەتی نای کنوتیژی بەرەوتە لە مەریوان بەرەوتە بەمانگرتن بە مەستی پێگاتنی کۆمەلگایەکی مەدەنی، دروستبوونی کۆمەلگایەکی مەدەنی، کۆمەلگایەکی شارستانیەت، ئێعتراز یا بەرامبەرکێ لەگەڵ خۆبەرانە بوو. سەوزە ئەو کەسەی بۆ ئەوین ژیا بە عەشقی ژیان لە داوێن چیا دارێکی چاند و گوڵێکی نییە بەندێکی شکان و کەوێکی بەردا کۆترێکی بەردا کۆترێکی